کو ئەو کۆمەڵگایە کۆمەڵگا نەما شەونێژی چی عیبادەتی چی بۆ موبایل مەجای پێمان داوە ئاگامان لە ماڵ و مناڵەکانی خۆشمان بێت بۆ موبایل مەجای پێمان داوە ژن ئاگای لە پیا و بێ پیا و ئاگای لە ژن بێ بۆ موبایل مەجای پێمان داوە ئاگامان لە مناڵەکانمان بێت دایک و باوک ئاگای لە مناڵ بێ مناڵش ئاگای لە دایک و باوکی وێ هەموو شتێک کە زۆر بوو بێتام دەبێ بێتام هەندێک جار داینێ دوو قسە لەگەڵ مناڵەکانی خۆتا بکە هەندێک جار بڕۆ لە شوێنێکە دای بنێ بە سەعات وازی لێ بێنە کێ تەلەفۆنەکانێکی کەیفی خۆیەتی نابێ مناڵەکانیشی هەمار کردی ژن و پیا و ئەمڕۆ بۆچی لێک دوورکەوتنەوە چونکە ژن و پیا و گفتوگۆیان نییە چونکە گفتوگۆ لە نێوان ژن و پیاوان نەماوە ژن خەریکی مۆبایلە پیاش خەریکی مۆبایلە هەتا کاتی خەوت کاتی خەوتریش مێشکی پڕەبێ ئەمجا شەڕ و ئاژاوی کێشە دروستە بێ گشتی ماندووە بێ بخەوێت تەواو بە دیار تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە دیار تەلەڤیزۆنەکانەوە دائەنیشین چەندەها سەعاتی دوور و درێژ گوێ لە ئیخبارەکان دەگرین بزان هەواڵەکان چییە هەموو سەر سەعاتی دەی هەواڵ گوێ لێ بگرە بزانە هەواڵ چییە هەمووشی زۆربەی دووبارەیە و زۆربەشی جاروێ ڕاست نییە تەماشا دەکەی تەماشای تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین بە هەموو جۆرێ کاتەکانی خۆمان بە فیڕۆ دەدەین تەمەنی خۆمان بە فیڕۆ دەدەین بەڵام ئامادەنین هەروەکو چۆن گوێ لە ئیخبار دەگرین بە نیو سەعات بە 40 دقە ئامادەنین بە هەمان شێوە نیو سەعات سەعاتێ بۆ قورئان دابرین یعنی قورئانەکە کە فەرمایشتی خوایە لای ئێمە حسابی ڕوبعی ئیخبارێکی بۆ ناکرێ لای ئێمە حسابی ڕوبع مۆبایلێکی بۆ نەکراوە وەکو خوێندن بەوە نابێ بخێنە پەڕۆیەکی سەوز و دای بنی بەوە دەبێ بیخوێنیتەوە ئەهلی قورئان بی یەکێ لە پیاوچاکان دەفەرمێ ڕەحمەتی خوا لەبێ کە ئەڕۆشتم بۆ مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پارشێو دەڕۆشتم لە هەموو ماڵێکە گوێم لێ بوو کەسێک قورئانی دەخوێنە و شەونێژی دەکرد کو ئەو کۆمەڵگایە کۆمەڵگا نەما شەونێژی چی عیبادەتی چی بۆ موبایل مەجای پێمان داوە ئاگامان لە ماڵ و مناڵەکانی خۆشمان بێت بۆ موبایل مەجای پێمان داوە ژن ئاگای لە پیا و بێ پیا و ئاگای لە ژن بێ بۆ موبایل مەجای پێمان داوە ئاگامان لە مناڵەکانمان بێت دایک و باوک ئاگای لە مناڵ بێ مناڵش ئاگای لە دایک و باوکی وێ هەموو شتێک کە زۆر بوو بێتام دەبێ بێتام هەندێک جار داینێ دوو قسە لەگەڵ مناڵەکانی خۆتا بکە هەندێک جار بڕۆ لە شوێنێکە دای بنێ بە سەعات وازی لێ بێنە کێ تەلەفۆنەکانێکی کەیفی خۆیەتی نابێ مناڵەکانیشی هەمار کردی ژن و پیا و ئەمڕۆ بۆچی لێک دوورکەوتنەوە چونکە ژن و پیا و گفتوگۆیان نییە چونکە گفتوگۆ لە نێوان ژن و پیاوان نەماوە ژن خەریکی مۆبایلە پیاش خەریکی مۆبایلە هەتا کاتی خەوت کاتی خەوتریش مێشکی پڕەبێ ئەمجا شەڕ و ئاژاوی کێشە دروستە بێ گشتی ماندووە بێ بخەوێت تەواو بەڕاستە ئێمە زۆر خراپین ئەگەر ڕاستی تەوێ زۆر خراپین یعنی بیرێک لە خۆمان ناکەینەوە چونکە ئەو دڵی کە هەمانە هانمان نادا پاڵمان پێوە نانێ بۆ عیبادەتی خوا ئیمان لاوازە لە دڵمانە خۆشەویستی خوا لە دڵمانە لاوازە ترسی خوا لە دڵمانە لاوازە ئەمە ڕاستیەکە کەس ئینکاری ناکە ئیلامە کەسێک لە دنیا تێ نەگەشت بێ خەلەلەکە لەوەدایە ئیمانەکەمان ضعیفە برای بەڕێزم بخوا کەس ئاگای لە کەس نەماوە میوان ئاگای لە خاوەن ماڵ نیە خاوەن ماڵش ئاگای لە میوان نییە بەهۆی مۆبایلەوە با بە خۆماندا بچینەوە